وەفدێکی سۆسیال دیموکراتیەکانن لە سویدەوە هاتوون و بە تەحدید هەمووەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان کە پارتێکی خاوەن فکری سۆسیال دیموکراتە و ئەندامە لە SI جیهانی کەواتە سۆسیال ئینتەرناشناڵی جیهانی و بیریشمان نەچێت سەرۆک مام جەلال ڕۆژێ لە ڕۆژان جێگری ئەو ڕێکخراوە جیهانیە بووە و ئێمە دەستە خوشکین وەکو پارتی سیاسی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان داوامان کردووە کە ئەزمموی خۆیان بێن لێرە باز بکەن بە تایبەتی بۆ کۆمەلگایەکی وەکو کوردستان کە کۆمەلگایەکە ڕاستی ئێمە 30 ساڵە لە دوای ڕاپەڕینەوە ڕاپەڕینمان کردو کۆمەڵی گۆڕانکاری و دەستکەوتمانە بووە لە پەرلەمان لە حکوومەت بەڵام تا ئێستا هێشتا لە هەنگاوە سەرەتایەکانی دیموکراتین پرسی ژینگا کە ئەم خۆڵبارینەیە بنمونە دەتوانن ڕێکخراوە ژینگەیەکان بێن لەگەڵ حکوومەتە پرۆژەیەک دابنێن لە کۆتاییە چی بکەین بۆ چارەسەرکردنی کێشەی پرسی ژینگا کە پرسێکی هەنووکەیە و پرسێکە تەنها پەیوەندی نییە بە هەرێمی کوردستانەوە پەیوەندی هەیە بە هەموو دنیاوە بۆیە ئێمە لێرەوە سپاسیانەکەین و سپاسی ئامادەبوونی زۆربەی زۆری ئەو ڕێکخراوانە ئەەکەین کە پەرۆشن بێن لە ئەزمموی وڵاتێکی وەکو سویدەوە فێربنیا لە ئەزمموی وڵاتانی ئەسکەندەنافی پێشوو وەکو پیانەڵێن کە بتوانن برەو بە پرۆسەی دیموکراسیەت بدەین و بتوانن ڕۆڵیان هەبێ لە باشترکردنی خۆشگوزەرانی خەڵک و پێشکەشکردنی ئەو خزمەتگوزاریە و ئەو بڕیارە دروستانە کە دەری بکەن لە داهاتوودا لە بەرژەوەندی کورد و کوردستان و ئەو خەڵکەی لای خۆمان بکەوێتەوە.